کەسەی بە ئاشکرا جگەرە و نێرگەلە دەخوا بڵاوی دەکاتەوە خوا لەو تاوانەی خۆش نابێ حتا واز نهێنێتەوە بە نەکات. ئەو یەکێک لەو تاوانانی کە خوا لە ئینسان خۆش نابێ ئاشکرا تاوان بکە و شانازیشی پێوە بکات. ئەو کاتێک کە تۆ جگەرە و نێرگەلە قومی لێ ئەدەی لە لوت و لە دەمتەوە دەری ئەەکەیت شەیتان ئەڵێ دەست خۆش ئافاری تۆ بە قسەی من دەکەی، تۆ کەسێکی دڵسۆزی منی چونکە حرام دەخۆیت. جا بۆ خۆت هەڵی بژێرە دەتەوێت خوای گەورە لێت ڕازی بێ یا شەیتان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکات یەکێ لەو شتانەی کە پەنای دەگرت بە خوای گەورە دەیفەرموو ومن خەلیل ماکر، خوا گیان پەنا دەگرم بە تۆ لە برادەری فێڵباز، هاوڕێی فێڵباز. کاتێک کە چاکەکانم دەبینێ دەیشارێتەوە باسی ناکە، کاتێک کە خراپەکانم دەبینێ لە ناو خەڵکیە بڵاوی دەکاتەوە حەیام دەبات. بۆی هەر کەسێک لە ناو خەڵکیە تۆی شکانەوە ئەوە هاوڕێی باش نییە. ئاگاداری بە هاوڕێتی ئینسانێک بکە فێڵباز نەبێ. فێڵباز ئەوەیە باسی چاکت ناکە، باسی خراپەت دەکە، بەس خراپەکانت دەبینێ ڕەسەدی بۆ تۆ گرتووە ئاوا سەیری تۆ دەکا بزانم خەریکی چیت. تۆش مەلایکە نیت، غەڵەتەکەی تووشی هەڵە دەبی. بۆیە برادەری خراپ حەیابەرە، ناپاکە، خیانەتکارە، هاوڕێتی مەکە، دوژمنتە، بە دڵسۆزی مەزانە. چونکە کەسانێکی زۆر هەیە ئاواتیان شکستی تۆیە، برادەری تۆیە، بەڵام لە دڵەوە ئاواتی ئەوەیە تۆ شکست بێنی، تۆ بدۆڕی، تۆ زەرەرمەند بی، تۆ ئیفلاس بێنی، تۆ خراپ بیت. ئەوە برادەری خراپ و فێڵبازە. ئاگاداری بە بۆیە بزانە هاوڕەتی کێ دەکەی. هاوڕەتی هەموو کەسێک مەکە. ئینسانی باش نەبوو هاوڕەتی مەکە، ئینسانی خواناس نەبوو هاوڕەتی مەکە. ئەوەی فێری نێرگەرە و جگەرە و خراپەکاریت دەکات لی دوورکەوەرەوە. گەنجە خۆشەویستەکان، مەڕۆن بۆ شوێنانی کە شوێنی حەق فرۆشتنە، مەڕۆن بۆ شوێنانی کە شوێنی نێرگەلە و جگەرە خواردنە. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا دەفەرمێ یەکێک لەو تاوانانی کە خوا لێت خۆش نابێ ئیلا مەگەر وازی لێبێنی ئەوەیە بە ئاشکرا گوناه بکەی. بۆیە ئەو کەسەی بە ئاشکرا جگەرە و نێرگەلە دەخوا بڵاوی دەکاتەوە خوا لەو تاوانەی خۆش نابێ حتا واز نهێنێتەوە بە نەکات. ئەو یەکێک لەو تاوانانی کە خوا لە ئینسان خۆش نابێ ئاشکرا تاوان بکە و شانازیشی پێوە بکات. ئەو کاتێک کە تۆ جگەرە و نێرگەلە قومی لێ ئەدەی لە لوت و لە دەمتەوە دەری ئەەکەیت شەیتان ئەڵێ دەست خۆش ئافاری تۆ بە قسەی من دەکەی، تۆ کەسێکی دڵسۆزی منی چونکە حرام دەخۆیت. جا بۆ خۆت هەڵی بژێرە دەتەوێت خوای گەورە لێت ڕازی بێ یا شەیتان.